سڵاوتان لێبێ و ئێوارەیەکی باش هیوادارم خوای گەورە نوێژ و ڕۆژی هەموو لە ئاکتانی قبول کردبێ. لەوەتەی دنیایە دۆست و دوژمن هەبووە جا لە هەموو بوارەکاندا هەر لە مرۆڤەوە هەتا ئەگاتە ژینگە چۆن کەسانێک هەبوون دۆست بوون کەسانێکیش هەبوون دوژمن بوون. بەڵام ئێستا چەند ساڵێکە دوژمنانی ژینگە زۆر زیای کردووە. ئەگەر بڵین هەر یەک لە ئێمەش بۆ خۆمان بووینەتە دوژمنێکی ئەم ژینگەیە بێبەش نەبووین لێی و ڕاستیشە چونکە بە فرێدانی هەر شتێک بێ بە ئازاردانی هەر شتێک بێ کەم تەرخەمیمان نەکردووە. بەڵام کە منە و کەسانەی کە ئێستا دۆستی ڕاستەقینەی ژینگە بە هەموو بوارەکانیەوە بە هەموو شوێنەکانیەوە. لەگەڵەوەشدا ڕێکخراوی زۆر هەبووە، گەنجانێکی زۆر هەبوون، کەسانی زۆر ژینگە دۆست هەبوون لە پاراستنی ئاژەڵەکان، لە پاراستنی دار و درختەکان، لە زیادکردنی سەوزای. بەڵام ئێمە ئەمڕۆ بزانین کێنەوانەی کە بەڕاستی کارەکەن بۆ پاراستنی ژینگە، کێنەوانەی کە بەڕاستی خەمخۆری ئەم ژینگەن لە هەموو بوونەوەرەکانیەوە، لە دار و درەختەکانیەوە، لە باڵندەکانەوە. منچمە لای کەسێک کە بەڕاستی خزمەتی ژینگاکات. ئەو کەسەش مامۆستا بەختیارە. سڵاو لەبێ مامۆستا بڵێم دکتۆر مامۆستا لە بواری ژینگەکانمان بڵێم. بەختیار. کاک بەختیار خۆشحاڵم. زۆر سپاس. تو لێرە سەرقاڵی ئەو بووی کە جان بێ بە باڵندەکان. بەڵێ. با پێشەوەی بچینە ناو ئەو باسەوە پێم خۆشە سەرەتا باسێکی وەکەی لەکەیەوە تۆ دەستت کردووە بەم کارە خۆبەخشی و خێرخوازی کە تۆ ئەیکەی بەبێەوەی وەکو سەربازێکی ود کەس ئاگادار بێ و بۆ کەسیشی بکەیت. بەڵێ دەستان خۆش بێت. من بۆ خۆم بەر لە 2010 خەریکی ئەنجامدانی زۆری لە زۆرێک لەو کارانە بووم کە وەکو خۆبەخشێک کە ئەنجامی بدەم. هەم چارەسەرکردنی ئاژەڵ و باڵندە چێویەکان بە خۆڕایی بوو و هەمیش پێدانی خۆراک یاخود دانەوێڵە بە ئاژەڵ و باڵندە چ ئاژەڵی بێلانە یاخود باڵندە بێتن. هەوڵەکانمان بەردەوام و تاوەکو ئەو کاتێکە بمانەوێت لە ژێر چەتری ڕێکخراوێکی ناحکومی خۆبەخشی ئەو کارانە ئەنجام بدەین بۆی بتوانین چوارچێوێکی یاساییمان هەبێتن. ئەو چالاکانی ئەنجام دەدەین لایەنی پەیوەندیداریش بتوانێت بە شێوەیەک کۆنتاکتی لەگەڵ دروست بکەین بۆ ئەوەی بچێتە واری جێبەجێکردن بە شێوێکی باشتر لەوەی کە تاکە کەسێک ئەو چالاکیان ئەنجام دەداتن. دەستان خۆش بێت. جا دکتۆر کەشەکەی ناو پارکی منارە زۆر جوانە زۆریش خۆشە بە هەم بەدەم پیاسەکردنێکەوە لەگەڵ ئەو کۆترانە قسەکانمان درێژە پێبن. دکتۆر ئەبینین لێرە و لەوێ زۆر ببۆرە کاک بەختیار پێی ناخۆشە بڵم لەبەرەوەی هەمیشە کەسێکە ئێوە خۆنەویستانە کار بکە. کاک بەختیار ئەو کارانەی کە ئێوەیکەن بینی وانە خەڵکێکی زۆرتر سەگی بێلانەکۆکەنەوە شەڵتەری جیاوازدان لە بەڵام خۆشینگە تەنها ئەو ئاژەڵانی تیانە باڵندەکانیشن ئەوەی منەی بینم لێرە ئەم هەموو هێلانە جوانەیە کە بۆ کۆترەکان داتانناوە زۆر جار لای ئێمە سەرنجمان ناوە توانە باشە بۆ ئەچینە وڵاتێکەوە ئەو هەموو کۆترە لەبەر پێمانە بەبێەوەی بترسن بەبێەوەی بڕۆن بەڵام لای ئێمە تا کۆترێک ئەبینی هەر نزیکنەوەینەوە ترسا و ڕای کردووە. ئەمە هۆکاری چییە؟ ئێوە ئەتانوێ ئەو بکەنە کەلتور بەدانانی ئەم هێلانەیە و بە خزمەتکردن و بە خێوکردنیان؟ بەڵێ دەست خۆش بێتن بۆ خۆت پرسیارت کرد و وەڵامەت دروستەکەشت داوە. ئەوە یەکێک لەو پرۆژانەیە پرۆژەی هەناسەیەک لە ئاسمان پرۆژەی هاوبەشی ڕێکخراوی داکۆچی مافی ئاژەڵان و لە هەمان کاتدا بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان واروەها مانگی سووری ئیماڕاتی بوو کە هەوڵماندا هەم لە ڕۆژینگەیەکەوە نیەتی ژینگە پارێزی خۆمان نیشان بدەین هەم لە ڕووی گەشتیاریەکەوە چونکە ڕوون و ئاشکرایە لە شاری هەولێر گەشتیارێکی زۆر ڕوو لە پارک و باخچەکان دەکەن بۆەوەی کاتێکی خۆش بەسەر ببەن. جا پێمان باش بۆ پرۆژێ لەو شوێنە جوانە ئەنجام دەین پرۆژەیەک جوان و هەروەها سوودبەخشیش. ئەوێ کۆمەڵێک لە باڵندانە کە لێرە دەبیندرێتن بە ئازادانە دەسوڕێنەوە و دواتریش دانەوێڵیان لە بۆ دابین کراوە و چاودێری و سەرپەرشتی دەکرێن. یەکێک لە پرۆژە سەرکەوتوەکانە کە ئێمە وەکو ژینگە پارێز و ئاژەڵ دۆست هەمیشە دڵمان پێخۆشە کە بەردەوامە ساڵانێکە ژمارەشیان بۆ یەکەم جار ژمارەیان کەم بوو ئێستا ژمارەیان زۆر زیادی کردیە. باشە کاک بەختیار یەکەم جار خۆتان هێناتان باڵندەکانیان تەنها ئەو باڵندانە بوون کە لێرە ینی هەر
سروشتی خۆیان بۆ لێرە مابوونەوە و ئێوە توانیتان لە ڕێگەی ئەو خزمەتکردنەوە زیاتریان بکەن و کۆبینی ئێستا زۆربەی هێلانەکان کۆچری تیا و پێم وا بە هەندێکشیان بەسەر هێرکە. باڵێ بۆ یەکەم جار ئێرە و پرۆژەیە هیچیانی لێ نەبووە کە پێشوەی پرۆژەکە دروست بکرێتن چونکە ئەوانە ماڵین چێوینین دەبێت سەرچاوی ژیانیان بۆ دابینکرێت لە ئاو لە دانەوێڵا لە کاتی دەستپێکردنی پرۆژەکە ژمارەیەک لەو باڵندانە هێنرانە ئێرە بۆ ئەوەی هێلکە و بەچکە بکەن و ژماریان زۆرتر بێتن و ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو سەرپەرشتیکردن و چاودێریکردنە باشەی کە بەدەستخۆشیەوە چەند کارمەندێک لێرە چاودێری دەکەن و دواتریش ئێمە وەکو ستافی ڕێکخراویدا کۆچی مافی ئاژەڵان بە بەردەوام چاودێریان دەکەین لە هەبوونی هەر حاڵەتێکی نەخۆشی ئاگادارمان دەکەنەوە ئێمەش بە زووترین کات چارەسەری پێویستیان بۆ دەکەین. باشە ئێوە هەموو ئەم کارانە بۆ ژیان دۆستیەکەن بۆ خزمەتی ژینگاکەن لە کێوە فەندێک وەرەگرن لە کێوە سوودمەند دەبن شتێکی وا هەیە تەنها خولێ و ئارەزوی حەزی ئەوەتان هەیە کە خزمەت بکەن بە بوارێک و بەبێەوەی چاوەڕێی هیچ پاداشتێ بکەن. بەڵێ بخۆی ژمارەی ڕێکخراوە ژینگەیەکان زۆر زۆرێکن بەدەستخۆشیەوە حەزیش دەکەم زۆر زیاتر بن چکە ئامانجی ڕێکخرا و ئەنجامدانی چالاکی بڵاوکردنەوەی هۆشیاریە لە کۆمەڵگەدا مافی خۆشتی ڕێکخرا بۆ بەردەوام بوون و ئەنجامدانی چالاکی ناوازە و سوودبەخش فەند وەربگرێتن بەڵام دەتوانم بڵێم تاکە ڕێکخرا و ڕێکخراوی ئێمەیە کە من بۆ خۆم سەپۆرتی تەواوی کار و چالاکیەکانی ڕێکخراوی داکۆچی لە مافەکانی ئاژەڵانم کردووە هیچ فەندێکم وەرنەگرتیا و دەستخۆشیم بۆ تەواوی ئەو بەڕێزانێک کە هاوکارم بوون لە چالاکی جیاواز بەڵام وەکو فەند هیچ بەڕەپارەیەکم وەرنەگرتووە بۆ خۆم سەپۆرتم کردوونە چ لەوەی کە ساڵی 2010 فیستیڤالی نێودەوڵەتی باڵندەی جوانیم کرد کە دوو ناوبژیوانی نێودەوڵەتی کەنەدی بانگێشتی هەولێرمان کرد بۆ ئەوەی بە خێوکار هاان بدەین وەچە لە باڵندە وەربگرن کە وەچە زۆر بوو لە باڵندە هاوردەکەم دەبێتەوە کە هاوردەکەم بۆ هەم ئەو بڕەپارە لە ناو هەرێمی کوردستان ناجێتە دەرەوەی هەرێمکە هەمیش زۆرێک لەو نەخۆشیە ڤایرەسی و بەکتریە گوازراوانە کە ئەو باڵندەی لە وڵاتانی تر دێتە هەرێمی کوردستان بڵاو نابێتەوە جاوە ئامانجی من بوو کە بە خێوکار هاان بدەم 2019 فیستیڤالی نێودەوڵەتی باڵندەی جوانیم لە پایتەخت کردەوە بە ئامادەبوونی سێ ناوبژیوانی مەسڕی بوو و دواتر بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان پێشەنگای ماسی جوانیم کردەوە و لە هەمووشیان گرنگتر کە ئەوەی جێگەی خۆشحاڵی ئێمە بێتن کارکردن بە شێوەی زانستی و ئەکادمی بوو توێژینەوەیکی زانستیمان ئەنجامدا بە هاوکاری و هەماهەنگی بە ڕێزان لە سەرۆکایەتی زانکۆی ئیسلاحەدین بوو ئەو کات کۆلیژی زانستاندا زیارە کشتتوکاڵیەکان لەگەڵ بە ڕێزان پرۆفسۆر دکتۆر یوسف بەرزنجی هەروەها مامۆستا محسین بوو کە مریشکی جوانی کوردی ئەو مریشکە ساڵانێک ئەو بە خێوکارانە بەدەستخۆشی و بە خێویان کردوون لە فەوتان ڕزگاریان کردبوو هەوڵماندا کە بە شێوێکی زانستی بیسەلمێنین ئەو مریشکە جوانە مریشکی کوردیە دەگوترا مریشکی کوردیە بۆ خۆی کاک بەختیار لە کوردستان ئێمە دەوڵەمەندین بم ئاژەڵ و باڵندە تایبەتانە ئێوە توانن تا چەند گرنگیان پێبن کە جۆرەکان لە ناو نەچێت چونکە ئێستا لە هەندێک وڵات هەیە یان بۆ نمونە هەندێک ئاژەڵ هەیە بۆ نمونە پاندا باشە جۆرەکەی مەترسی لە ناوچوونی هەیە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگیە درێ بۆی کە ئەو جۆری باڵندانە خودە و ئاژەڵانە زیاتر ئاگاداری بن و لە ناو نەچێت بگرە گەشەشیان پێ بەنیان خود زۆریان کرد. ئەوەی لەسەر ڕێکخراوە ژینگەییەکانە زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە بەڵام ئەو کارانێک کە ئێمە ئەنجام دەدەین لە پەرۆشیمانە و لە غەم خواردنمانە بەڕاستی ئەجینا بڕەپارەیەکی زۆری دەوێت توانایەکی زۆریشی دەوێتن بەڵام ئەوەی ئێمە کردومانە بەڵێ بۆ ئەوەیە دواتر لانی پەیوەنددار کە حکوومەتە بتوانێتن چاودێریەکی باشتری ئەو ئاژاڵانانە بکەن کە ئێمە پێیان دەڵێن مەترسی لە ناوچوونیان هەیە. کاک بەختیار ئەو کۆترانی کە لێرەی بینم چۆن دانیانێنێ ساما بینین شوێنەکان بەرزە ئێوە ڕۆژانەیەن دانیان بۆ دانێن چۆن واکەن کە خەڵک ئەزێتیان نەیانگرێت چونکە تا ئێستاژە بینین لە ناو کولتوری ئێمەوە هەر ئەوەی کە من و تۆ پیاسەمان کرد کۆترەکانە ڕۆشتن دوورەکەوتنەوە ینی بۆچی تا ئێستا ئاژەڵ نەبووتە هاوڕێ ئایا شێوازی پەروەردەکردنەکەیەتی یان ئێوە چۆن مامەڵیان لەگەڵاکەن تا بتوانن هاوڕێتیان لەگەڵا بکەن. بەڵێ بخۆی لە پۆلینکردنی ئاژەڵ و باڵندە ماڵی و چێویمان هەیە ماڵیەکان دەتوانن بۆ خۆیان ماڵی دەبن
و چێویەکانیش لە هەندێک کاتدا ماڵی دەبن بۆی کە برسیان بێتە نزیک بنەوە لە مرۆڤەکان بەڵام ئەوانەی دەبینی ژمارەیەکی زۆر لەو باڵندانە کۆترن ئەو کۆترانە بەردەوام ژماریان لە زۆربوونە ئەگەر نەخۆشیی ڤایرەسیان توش نەبێتن لە نێو بچن ئەگەنا بەردەوام لە زۆربوون دەبێتن پێدانی دانەوێڵە پێیان بە وەجبایە بەژەمە بەیانی و ئێوارە پێیان دەدرێتن نەوەک بەردەوام لە پێشیان بێتن لەو کاتانێک کە برسیانە بەڵێ دەکرێتن بڕێک لە دانەوێڵە ڕووبکەی هەمویان بێنە خوارەوە ئاو گۆڕینەکانیش بە ڕێزان لێرە هاوکارن بەوەی کە ڕۆژانە ئاویان بۆ دەگۆڕدرێتن بۆیان دادەندرێتن لەگەڵ دانەوێڵەیەەکە دواتریش لە کاتی بوونی هەر حاڵەتێکی نەخۆشی ئاژەڵێک دەبێنێتن هەست دەکەی توانای بەسەرکەوتنی بەسەر کولانەکەی خۆیە کە چەند مەترێک بەرزە نیشانەی نەخۆشی لێە ئاگادارمان دەکەنەوە چارەسەری پێویستیان لە بۆ بکەین زۆر باشە من پێم خۆش بوو ئەمڕۆ کاک بەختیار کە بینیم لێرە سەرقاڵیەوە بووی پاراستنی ژینگە تەنها هەندێک بوار نییە کە ئێمە زۆر زەخمان کردوتەوە یاخود فۆکسمان کردووە باڵندە دروستکردنی هاوڕێتی لەگەڵ باڵندەکان لەگەڵ هەموو ئاژەڵەکان و حتا لەگەڵ گوڵ و گەڵاکانیش هەمووی ئەچێتە پاراستنی ژینگەوە من خۆشحاڵ بووم سوپاس بۆی کە هەمیشە ئێوە وەکو نمونەیەکی ژیان دۆستی و ژینگە دۆستی هەن سوپاس بۆ ئێوە شەمیشە کە هاوکار و ئەماهەنگی ڕێکخراوە ژینگەیەکانن بۆی بتوانین پەیامی ئاژەڵ دۆستی و ژینگە پارێزی بدەین زۆر سوپاس دەستان خۆش ژیان دۆستی ئەم جارەمان لە ناو پارکی منارە بوو کە لێرە بینیمان چۆن باڵندەکان پەروەرداکرێن و بەخێوەکرێن و چاودێریشەکرێن لە هەمان کادا بۆیە ئێوەش لە کاتی بۆنەکان بە تایبەت جژنی ڕەمەزان نزیکە کاتێ دێنە پارکەکان یاخود ئەچنە هەر شوێنێکی دیکە با وەکو منداڵەکەی خۆتان چاودێری ئەو باڵندە و ئەو ئاژەڵانە بکەن کە لەم ژینگەیەدا هەیە چونکە ئەگەر ژینگەیەکی تەندروستمان نەبێ هەرگیز ژیانێکی تەندروستیشمان نابێت بەو هیوایم کە ژیان دۆستی ئەم جارە جێگەی خۆشحاڵی ئێوە بوو بێت و تا ژیان دۆستێکی دیکە هەمیشە لە خۆشیات مێرن ماڵەوە.